سەرۆک جۆ بایدن لەگەڵ کاربەدەستانی باڵای سەربازی بە واژۆیەک یەکێک لە سیاسەتەکانی دەوڵەتی پێشووی پوچەڵ کردەوە، ئەویش لابردنی قەدەغەی بەشداریکردنی تراسجێندەرەکانە لە هێزە سەربازیەکانی ئەمریکادا. ئەوەی من دەیکەم ئەوەیە کەوا بکەم هەموو ئەمریکاییە شیاوەکان بتوانن بەجلی فەرمیەوە خزمەتی وڵاتەکەیان بکەن. لە تویتر لۆید ئاستین وەزیری بەرگری ستایشی کارەکەی کردو نەوەک تەنیا بە کارێکی دروستی ناوبر بەڵکو کارەکەی بە زیرەکانەوە سف کرد. فەرمانەکە کە ڕۆژی دووشەمەدرا دوای نهنگاوی بەڕێوەبەرایەتی نوێ بوو بۆ یارمەتیدانی هێزە سەربازیەکانی ئەمریکا بۆ گۆڕانکاریەکان لەوەتەی لۆید ئاستین لە هەینی ڕابردووەوە لە پنتاگۆن دەستی بەکار کردووە. ئاستین ئەو بەڵێنەی جێبەجێ کرد کە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی پشتڕاستکردنەوەکەیدا بە یاسادانەرانی دابوو. ئێمە هەروەها ژینگەیەکی کاری بەبێ جیاوازی و ڕق و بێزارکردن بە خەڵکی خۆمان قەرزارین و ئەگەر پشتڕاستیش کرامەوە هەموو هەوڵێکی خۆم دەخەمە گەڕ بۆ نەمانی دەستدرێژی سێکسی و سڕیەوەی ڕیزەکانمان لە نەژادپەرستی و توندڕەوەکان. پێش ئەمەش ئاستین یاداشتێکی لە تویتر بڵاو کردبووە و تێدا داوای بەرەنگاری کردبوو لە دژی دەستدرێژی سکسی، بەڵام پێشکەوتن لەسەر کێشەی گەشە سندوی توندڕەوی ڕەنگە بۆ ئاستین قورستر بێت. بە پێی بەڵگەکان هەندێک لەوانەی هێرشیان کردوەتە سەر کۆنگرە ئەندامانی پێشووی هێزە سەربازیەکان بوون. ئێمە دەبێت زیاتر لە پشکنینی تاکەکان وردبینەوە بگەڕین بۆ تاتوی نازیێنویەکان لەسەر لەشیان. دەبێت هۆشیاریکی زیاترمان هەبێت لەسەر ئەو کەسانی کە تازە دامەزراون و ئاگادار بین لە چالاکی نازیێنویەکان. جیا لەو کێشانە وەزیری نوێی بەرگری ڕوبەڕووی کۆمەڵی کێشەی دیکەشە بەڵێنی داوە یارمەتیدەری ئەمریکاش بێت بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا. ئەو هەروەها دەستی کردووە بە پەیوەندیگرتن لەگەڵ هاوپەیمانە سەرەکیەکانی ئەمریکا کە لەسەر ئەوە دەکەن کە لە داهاتووی عێراق و ئەفغانستان دەبێت چی بکەن. ئەمەش لە کاتێکدایە کە ژمارەی سەربازانی ئەمریکا بۆ ماوەی چەند ساڵێکە لەو وڵاتانەدا گەیشتووەتە نزمترین ئاستی خۆی و هەروەها لە ئەفریقاش کە ژمارەی سەربازانی ئەمریکی لەوێش لە دابەزیندایە. لەگەڵ ڕووسیاش ئالۆزیەکان زۆرن و نیگەرانیەکان سەبارەت بە کۆریای باکوور و ئێرانیش لە ئارادایە و لە کۆتاییشدا چین کە کێشەیەکی دیکەیە. من چینم لە سەروی هەموو شتانەوە داناوە. چین وەک هەڕەشەیەکی پێشوەختە دەبینم. پێویستە خەڵکی ئەمریکی و دۆستەکانمان لەسەر تاسەری جیهان لەمە تێبگەن کە لە هەندێک حاڵەتدا چینیەکان سیستەمی مەیدانیان هەیە کە بە باشی یان تەنانەت باشتر لەوانی ئێمە کار دەکەن. لیستێکی درێژی کارکردن هەیە بۆ ئەنجامدان بۆ نوێترین وەزیری بەرگری ئەمریکا لۆید ئاستین.